سەخۆش شەباش جێشم عادە زرینگەشی لێوە دێ ئێستا و دکتۆرە بەڕێزا عیلاجم لۆ دەکا بە دەرزی ئاژنین ماشاءالله کە بەس شوێ بناکرد دێتەوە بەخوای پاش 2 سعاتی ینی فەرقەکە یەکسە بە دیار دەکەیت زۆر خۆش بڵام زۆر باشە وڵات جاری کەش دێمەوە بسمەوە با بیشم لەگە خۆم دێنمەوە ئەسەزێن ئەسە تەمیر ماڵە تەمیر ماڵە هەر هەمووی کووردە عەرەبەچی نابی کاتتان باش بینەرانی پایتەخت میدیا پایتەخت میدیا ئەمڕۆ لە شاری مووسڵە لێرە محەممەد خەیری کە چارەسەری خەڵک دەکا بە دەرزی ئاژنین ناوبانجێکی زۆری پەیدا کردووە و خەڵکی زۆرینە لە کوردستان سەردانی دەکەن و ئەو نەخۆشیانەی زۆردینە کە بەرۆکی خەڵکی گرتووە ئێستا کە سەردانی محەممەد خەیرۆ دەکەن نەخۆشی قۆڵۆن و گرژی ماسوولکە و لاوازی لە بیستنن لەگەڵمان بم بزانین چۆن عیلاجی نەخۆشەکانی دەکات. دەستێک سەردانی مووسڵت کردی و هاتووی بۆ لای ئەم دکتۆر وڵای ئەمن لەو شەقی هاتم ئەوە زۆر جارش هاتی مەکەنی ینی ئیسفادەش تەواوم لێ کردیە ینی زۆر نەفۆش کە لەگەم سوار دەبی بخۆم تەکسایب تەکسیمە زۆر نەفۆش لەگەم سوار دەبی ڕەوانەی ئێریان دەکەم زۆر ئیسفادان لێ کردیە من یعنی برادرانم زۆر بوو دوایش باب مینە یعنی بامش سارە جەڵتە لێدایە بەتاوت و دەستینە دەکراوە کەی نامەکنی بە یەکەم جەلسەی دەستاوە بەتاوی کراوە دی زۆر دەنیانی لە هەول زۆر نەفەرمینە لۆ قۆڵۆن و لۆ شەقیقە و یعنی لە هەموو کەس تشتێکی هەموویان سوودیان هەمویان سوودیان لێبینێ بەخۆم چەند دکتۆرم کردووە ئیسفادەم لێ نەدیتە بەو عیلاجەی یعنی ئێستا الحەمدولillah نەژانە سرم مایە نەهیچم نەمشکلم مایە عیلاجی چەندین نەخۆشی دەکەم بە قورئان قۆڵۆنە شەقیقەیە بە ئینزلاقە یعنی ئەوەی زۆر هەموو نەخۆشەکان دەکا ئەوەی عیلاقی بەدا بە مێشکی دابی بە خێنی دابی عەسەبی دابی هەمووی ئەوەی لە سەدەماری بیش لە ئەمیان دەکە ئەمە نێسکە و 5 ڕۆژ لە بە ئەو ڕانانم ناحەیەمەوە ناتام لە شەریکەش بڕۆ 16 سارە لە بە پشتم ناحەیەمەوە وەکوی کەونە برینێک بی لە پشتم بی هاتشتێکی دەست دەدەمێ دەمارە پشتم وەردەگەڕێ هەلێرە دکتۆر نمە ها دەرزی دەدەنێ و حەبت دەدەنێ بە ئیسفادە سارەسەری کردی ڕاستەوخۆ هەست بە زیاد هەر یەک و یەک لە هەولێرە یەکەم زارارێ وەڵا تازە لە هەولێرە تەلەفۆن لۆ کەراتی مەخسمەتی چۆنت دۆزیەوە وەڵای بە ئەو لۆکێشنی خۆی ڕێگای تیکتۆک بەرێ لە ڕێگای تیکتۆکی سەیرم کرد لەخوای بە زیابی فەرقیشم زۆر کردی الحەمدولillah بەردەوام دێ ئایشاءالله ئەرێ وەڵا لەو خوای بە زیادبی فەرقیشم زۆر کردی الحەمدولillah هەلە کاتی دەرزی لێدانەکە ئەمنی بێ و دەرزی فەرقم کرد هەستم بە ئازاری جەستەی نەکرد هەست بە ئازارێکی زۆر دەکەن لەو ڕانە هەر دەستی دەدا ئەمنەبی ئەزمانم نەبوو لە بەری هەست بە باشی لە خوای بە زیاد بە الحەمدولillah زۆر باش وڵای من چۆکم ژانێ کرد جۆشم تەب بوو دەماری بیستنم زەعیف بوو ئێستا حالە ناتومە بۆ لای ئەو دکتۆرە و دەرزیاژنەی بەکارێنا یەکسەر فەرقم پێ کرد قسەیان بۆمە کرد جۆم لێ نابوو زەعیف بوو بەس ئیستاکە بەو هاتم بۆ لای ئەوە دەرزیاژنی لێدا زۆر فەرقم پێ کرد لە هەولێرەوە وەڵای لە تیکتۆکەوە بینیمان ئێستا تەواو ئەواسیقەت پێ هەر نەخۆشیەکە بوو دێ سەردانی دەکات ئارە وەڵا جاری کەش دێمەوە بسمەوە بابیشم لەگە خۆم دێنمەوە عیلاجی چەند نەخۆشی ئەو زۆرێک های کۆڵۆن و فەقەرات و چۆکژانکردن و هەموو نەخۆشیەکە کەسانەی گوێیان لاوازە لە بیستن سەردانی بکەن ئاوە زۆر باش سوادەی لێکەن ڕاستەخۆ بەهارە وەڵا ئێستا بێت زێبێک دەسە سێ پەنجەم چابوو ئەو جمکانە ئەوها ژانی دەکرد دێشا کە ئێستا ئەژنیانە بەکارینە ئێستا سێ پەنجەم زۆر چاک بووە بەس ئەو قسێک دێشۆز باش بووە یەکەم جەلسەمەوە بێمێرە بەردەوام ئینشەڵڵا پاش هەفتەیەش کە دێمە جەلسەی دووەم وەڵای لە تیکتۆک گوێم لەو محەممەدەوە بۆ خەیرۆ ئێترەوە هات مێرانە و لەگەڵ برایەکەمان بۆ نەخۆشی دیش سەردانی دەکات ئای بەمەشێ بە لۆ قۆلۆنە لە بۆ فەقەراتە لە بۆ شەقیقەیە لە هەموو شتێک دێ خەڵک سەردانی دەکات بۆش باش بنەوە زۆرینەی کوردی هەولێر و سلێمانیە نەکە دۆک چاوت ماز دەکەم بەڕێزی زۆر سوپاس بەڕێزی سەرچاوان
او شيء بس او ايش يا سەردانی موسڵم کردێ بۆی کە چارەسەری قۆڵۆن و فەقەراتم وەربگرم ئەوە لە تیکتۆک کە ناوبانگە و دکتۆرم جێرێ بووە بۆ ڕوو یەکەم جارە هاتت مێرانە یەکەم جار سەمە کەسی دی سوودیان لێبینەوە باشەوە عیلاج ئەوەی لە تیکتۆک جێم لێبی بەڵێ جێم لێ بووە زۆر عیلاجەکان زۆر باشن ئیتر منش ئەو ڕۆکە سەردانی ئێرەم کردو دوو نەخۆشی سەردانی بۆ ئابەمە پاستی دوو نەخۆشیاتمە بۆ قۆڵۆن و بۆ فەقەرات ئەسا بینێ برایەکەم جێ زرینگەی دە وژەی داات ئێستا دەلێن نەمایە وژەکەی نەما تەواو بوو هەیە بێک جەسە تەواو دەبیت گوێ زەعیف گوێ زەعیف ئێستا ئەو برادرە لە 57 جێ لێ دەبوو ئێستا لە 34 جێ لێ دەبی یان تقریبا 22 دەرەجەی فەرق کردی زۆری فەرق لێ زۆر باش ئێستا یەکەم زار دەست ئەوەی دازگی دادەگرتم زۆر دێشە ئێستا هیچ دەست خلاصی کرد ناشت هەز زۆریش زۆر هەز بە باشی دەکەم ئازاری نەما فەقەراتم دێشی ئێستا تەشەنوەزات زۆر دەکەم و جێشم عادە زرینگەشی لێوە دێ ئێستا و دکتۆرە بەڕێزە عیلاجم لۆ دەکا بە دەرزی ئاژنین ئیتر بزانم چەند جەلسەی دێ یەکە بەیەک جار خلاص دەبی چا دەبم یا جاری دووەمیش دێت زرینگەی هەیەیان گوێ زەعیفیش زەعیف نییە بەس زرینگەی دێ خاستن بە شەوان کە کاتی دەخەون پێشتر جۆم تاب بوو جۆم لێ نابوو دەماری زەعیف بوو بەزیستاکە زۆر احتیادی پێچا بوو بەڵێ والله جلطلي ميداو وبيس الله جلطلي بدا بيش علاج بزور علاج بكريت استفاده بهات ملعب دكتوري علاج دست من كشي هنا او ابو استدست زوزور باشا زوزور باشا درجي عاجي بر سنزل ساعات او دو من جار كشي دي هي تقل لو دستك لا بس هو دست بيه ما لا تسروا يعني حسب باشي بوي دست بس قاتش معهم يا زور باشر انا ما شفتها دوباره هاتيه استفاده بلون لودي بقى وانا هنا معلش ما شفتك هكذا اول جلسه كودابينين او دوباره هاتو تو ديسان درزي اجنيني اللي يرفع ما شاء الله كان بس شو يعمل هكذا انت واو ارفع رجلك زين ما شاء الله زور خراب بو خوار بو بيد استندسم بيه اشتباش زور باش الحمد لله هاي تقلصات ام نخوشي ك ليرة ديبينان ئێمە چارەسەرمان بۆ کردووە نەخۆشەکەمان کێشەی قۆڵۆنی هەبووە چارەسەری وەرگرتووە و دواتر بارودۆخی هێواش باشتر بووە ئێمە تەواوی هەوڵی خۆمان داوە چارەسەری تەواومان بۆ کردووە دوای ئەو چارەسەریانە پێویستی بەوە دەبێت کە 4 جاری دیکە سەردانمان بکات بۆ ئەوەی کە چارەسەری تەواو وەربگرێت دوایەوەی کە چارەسەرەکانی وەرگرت بە تەواوی دەگەڕێتەوە باری یاسایی خۆی دەمەوێ ئاماژە بەوەش بدەم کە سەرباری نەخۆشیەکەی خۆی ئەم نەخۆشە تووشی جەڵتە بووە بەڵام با دڵنیاییەوە دوای ئەوەی کە 4 جاری تر سەردانی ئێمە دەکا و چارەسەری تەواو وەردەگرێت دەتوانێت لەسەر قاچەکانی بوەستێت و بە قاچەکانی خۆی بڕوات لازم التوازن ماله يرجع صورة صحيحة بەسوێ دەکە دەرێ بە خۆت و فەرقت کردێ پێم گوتم بەخۆم زۆر یعنی فەرقەی 100% کردێ دوای چەند ڕۆژێکەوە هەست بە باشی دەکەی یان هەڕاستە بەخوای پاش 2 ساعتی یعنی فەرقەکە یەکسە بە دیار دەکەیت زۆرینە خەڵک بۆ چ نەخۆشیەک سەردانی بەخوای و بەخۆی دەرێ لۆ حامە ینی هەرچێن دەردبێش لۆ دەکە بەسەم بەخۆم لۆژانە سەری خۆماتم لە کورد زۆری کوردێن سەردانی هەر هەمووی کوردە عەرەبەچ نابینی لە چێن دەرسن وەم لە هەولێرەوە هاتم زۆر خۆش بوون باشی زۆر باشە کێشەی دووچی بەری کێشەی دووچی کێشم قۆڵۆن لە بۆ جیاتی مەسێستان ئیجێمایە وی قۆڵۆنەکە زۆر خۆشتر الحەمدولله باش الحەمدولله زۆر باش زۆر باش دەست خۆشتە لە چی هاتی لە لای خەبات ڕاتیمە
باشی الحەمدلله زۆر باش دەیرێت پێزانی ئەرێ دەیرێت پێزانی سەردانی بەخوا لە ڕێی ئەو چکتوکەی ئەگەنا نەمزانی لە ڕێی تۆ چاتی زۆرینەوەی ئەو نەخۆشانە کە سەردانی دەکەن کوردن و زۆرینەش قۆڵێن و پشت ئێشە و پێشەیە و لەگەڵ بیستنیان لاوازە ڕاستەخۆ لێرە عیلازیان بۆ دەکەوە ئەوانەی مە بینیمانە لێرە هەموو هەست بە باشی دەکەن دوای عیلاجەکە